سال 1982 بهار 82 بوومە پێشمەرگە حتا 88. ئەمفالێت 88 ئەمفالێت ڕەش هاتینە ئەمفالکردن لە ڕژێمە گۆڕبەگۆڕە بەغداوە و کەمپۆ مردینێک و تقریبا نزیکە 3 ساڵە ئەسلێژی نزیکە 18,000 ئینسانە بوون ماوەی 3 ساڵە تقریبا ئەسمامە لێ کەمپێ. کوتاهی سەری 89 حکوومەتە عێراقی چەندین کەس ناردن وەکو مەکاتەبێت مقاولاتە و هاتن مەکتەب لە مردینێ vekirن. مخابرات عێراقی چوو ئەوێ نام بوو مەتبەحت خودانێ فڕنێ قانع کرد و ژەهر کرا نافنانی و دا خەلکی کەمپێ و زیاتر 1500 کەس چەند سەعەتێکت کێم دا نەخۆش بوون. دانیال میتیران سال 89 وقتی هاتی سردان عمل کمپا مردینه وقتی هاتی هر دیتنا ایکی یا من بوی برای خدان دایی که بو زاروکت خواه. اما فرانسا چه آمدید یعنی وقتی هاتینا فرانسا بر جاری هاتنا ما شوایی که طیبت بو امنت ریک فرانس تردازیل را ریک خرا و سرپرشتی پناهند داد که هاتین اما هاتین وکی فرانس لیبرتی خانم میتیران دانیال میتیران گوجه هک بو ماجد بو موسی حیوا تأسولی هاتی من بسیار که چه شول دیه تکرن گود نمن تچت زانی والله پیش مرگه بوم کادر کی راگه هندونی بوم پیش کادر کی تنظیمی بوم و تیکا که همو کل نادت من مجموعه تا شولا که حتی روشه که ابصر الالبوم اف جهه من يفروتنيه وتقال فون شولد مخافير كي ايك جي قصابي بو من اف ماركتا كري وفكر او البداية من دست بيكر منو ريكو وشيكو بتني ئەوە پوختەی ژیانی 30 ساڵی ڕابردووی زوبێر مائیە. ئەمڕۆ زوبێر نەدەستی لە فەڕەنسا بەردەبێت و ناکوردستانیش لە یاد دەکا. هەر بۆیە لە نێویاندا خۆی کردوتە پردێک. باجر ريال بيا هاف باجرة بري 28 صالة نزيكي 28 صالة هندا أصل في باجري أكن جيبو جارويكيا ديجانا خاطر الباجرة كي الجهة كي أكن جيبو بمدكي هندا يدريش في باجري بو من هستكري طامو جياني قال زارو كتخوا ببينم هدية مازن بن كتيما جانكو روجانا وكي خلقكي وكي بزارة خلقو بجين هزر هربتني جياني دا بكين لە شاری ئەلبی زوبێر مارکێتێکی هەیە و کۆمپانیایەکیش بەڕێوە دەبات کە ناوی یەکێک لە گوڵەچیاییەکانی کوردستانی لێناوە لۆشتێک. ئەمە مارکێتەکەی زوبێرە کە بەشێکی سەرەکی بۆ فرۆشتنی گۆشت و بەرهەمە ئاژەڵیەکانە. زوبێر لەگەڵ کڕیاراندا گەرم و گوڕە وەک ناسیاوێکی خۆی مامەڵە لەگەڵ زۆربەیان دەکات. بەتایبەت ئەگەر هاوڕێیەکی 20 ساڵی بۆ کڕینی پێداویستی خۆراک ڕووی بکەوێتە مارکێتەکەی
ژاک فەلەکس لە نێوان ساڵانی 2007 تا 2017 لە دووخولدا ئەندامی پەرلەمانی فەڕەنسا بووە لە بازنەی هەرێمی مێدیتیرانە لەسەر پارتی سۆشیالیستی فەڕەنسا کە بە دۆستێکی نزیکی کورد هەژمار دەکرێت. ئەو لە ڕێگەی زوبێرەوە سەردانی کوردستانی کردووە. ئەمڕۆ لێرە هاتووە لای زوبێر گۆشت بکڕێ. لە ناو خەڵکی شار و هەرێمەکەدا ژاک فەلەکس کەسێکی دیار و ناسراوە. ئەو دەربارەی زوبێر دەڵێ ئەو هاوڕێیە بە تەواوی مانای ئەو وشەیە. Pour moi, c'est un ami, mais au sens premier du terme. C'est quelqu'un dont la force, le courage. زوبێر خاوەنی ئیرادەیە و ڕێزدارە. دەمێکە دەیناسم. ئەو کورد و کوردستانی پێناساندم. بەهۆی ئەوە سەردانی کوردستانم کرد. پێشمەرگەم ناسی کەسێکی ڕێز و خۆشەویستین. زۆرە نەو فەڕەنسیانی بە ڕێگەی زوبێر و چالاکیەکانیەوە کوردیان ناسیوە و بۆ چوونی هەندێکیانی گۆڕیوە و توانی ناوەڕۆکی گەلی کوردمان پیشان بدات. پیاوێکی بەجەرگە چونکە چەندین ساڵ پێشمەرگە بووە و خەباتی بۆ گەلەکەی کردووە. دەزانم پلەی هاوڕێیەتی لەگەڵ خانم دانیال مێتەران چەند بوو. لێرە دەیبینم چەندین ساڵە چی بۆ کوور دەکات. سەرۆکی کۆمەڵی دۆستایەتی کوردی فەڕەنسیە. ئەم پیاوە چەندین ساڵە تێدەکۆشێت بۆ ئەوەی پەیوەندی ئابووری و کولتوری و بازرگانی نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا پتەوتر بێت. مثلا وقتی مجبور بووین گوتنا من زوبەیر ئەم دەهێین مۆدی خەڵک کوردستانی فروشین بەلێ لۆزمەتە بیا وەکیلێمە تو شمە بکڕیم و تێبلۆ 2006 جارە ئەولیام چوین حتا کوڤێ گۆڤێ ئەمێ چیۆن چەندین کۆمپانیەت فەڕەنسی ببین مەوادی سویکێکی بوو فەڕەنسا بکەین. هاوڕێکانی زوبێر تەنیا خاوەنکاران و سیاسەت مەداران نین. زوبێر لەگەڵ ڕۆژنامەنووسانیشدا دۆستایەتی هەیە. هەر لە شاری ئەلبی دۆستێکی دێرینی بەسەر دەکاتەوە. لە بەردەم بارەگای ڕۆژنامەنووسەکەداین. دێلی پێش دۆمیدی ڕۆژنامەی فەرمی هەرێمی ئۆکسیتانیە. بیاتریس کوردی خۆش دەوێ. لە کاتی شەڕی داعشدا سەردانی سەنگەرەکانی بەرگری پێشمەرگەی کرد و لە گەڕانەوەدا تووشی ڕووداوێکیش بوون و برینداریش بووە. J'ai rencontré Zuber Mahé pour la première fois en 1999. Il avait appelé زوبێر ئامانجی بوو خاوەنکار و کۆمپانیاکانی فەڕەنسا بباتە کوردستان. زوبێر لە نێوان هەردوو هەرێمدا خۆی کردە پردێک و هەوڵ دەدات پێشکەوتنەکانی کشتتوکاڵ و پەروەردەکردنی ئاژەڵ بباتە کوردستان. بیاتریس دێلیس بۆ توانستەکانی هەرێمی کوردستان تێگەیشتنی خۆی هەیە. qui est quelqu'un de charismatique, c'est évident aux yeux de tout le monde. ئەو بوارەی زوبێر هەڵی بژاردووە بژاردەیەکی سەرکەوتووە و ئەو ژمارە کۆمپانیانەی ئێرە و هەرێمی کوردستانیش دەتوانن پەیوەندێکی سەرکەوتوو لەو بوارەدا گەشە پێ بدەن. چونکە لە هەموو ئەوروپادا لە ڕووی کشتتوکاڵ و پەروەردەکردنی ئاژەڵەوە فەڕەنسا نمرەیەکە. هەرێمی ئۆکسیتانیش لە تەواوی فەڕەنسادا لە ئاژەڵداریدا نمرەیەکە. هەرێمی کوردستانیش لە بواری کشتتوکاڵدا لە تەواوی عێراقدا نمرەیەکە. کەواتە بازاڕێکی گەورە لە هەرێمی کوردستان چاوەڕێی توانستە کشتتوکاڵی و ئاژەڵداریەکانی هەرێمی ئۆکسیتانیە. هەرێمی کوردستان دەتوانێت قازانج لە توانست و شارەزایەکانی ئێرە بکات. ئەڤرو ئەوە 5 شەریکە وەکاڵاتت 5 شەریکە من یەتهین ڤێگەوێ بوو مەوادەوان کوردستانی بفروشم مواد طبیعی یەت پاک یەت ناتورێل یەت بیۆلۆژی یەت جهێ موادت کیمیاویت گریت. لەگەڵ زوبێر دەڕۆینە گوندی کاغاپۆل ڕۆدێس لە هەرێمی ئۆکسیتانی کە لە شاری ئەلبی نیو کاتژمێر دوورە. ئەوان کێڵگەی بەخێوکردنی مەڕووماڵاتیان هەیە. یەکێک لە کۆمپانیا هاوبەشەکانی زوبێرن. ئالان کۆنت خاوەنی کێڵگەیە. لێرە ماڵ و کێڵگەکان بەیەکەوەن و پیشەکە پشتا و پشت بۆ نەوەکان ماونەتەوە.
لێرە نەریت و گیانی کلاسیکی سەدەکانی ڕابردوو هەرماوە بەبێ ئەوەی کەڵک و باشیەکانی تەکنەلۆژیای سەردەم لەبیر بکرێ. ئالان باسی بایەخی ئەو ڕۆبۆتەمان بۆ دەکا کە لە دۆشینی مەڕەکاندا ڕۆڵێکی زۆری هەیە. کارەکە بەباشی بەڕێوە دەچێت. لە دوا قۆناغدا شیرەکە دەگاتە ئێرە و لەو تەنکەرەدا کۆ دەکرێتەوە. ئالان کۆنت بۆ پەروەردەکردنی باشترین جۆری مەڕ سێ مەرجی باس کرد، ئەوانیش توخم و خۆراکی باش و جاکردنەوە و هەڵبژاردننی باشترین جۆری ماڵاتەکەیە. چەندین بەران لەوان جیا دەکەینەوە و دەیانێرینە سەنتەری تەلقیحی دەستکرد بۆ ئەوەی لە بەرهەمهێنانی جۆری باشتر و کاریگەرتردا بەکار بهێنرن. ئەوانەی باشترین توخمن لای خۆمان دەیانهێڵینەوە، ئەوانەی دیکەیان دەفرۆشین بە ئیسپانیا بە ئیتالیا. لە هەرێمی سنترالی لە گوندی ڤەلزێرگ دەچینە کێڵگەی جۆن کلۆدۆبۆسکیەوە، هاوبەشێکی دیکەی زوبێرە کە بۆ کاری مارکێتەکەی پێویستیان بە یەکترە و نمونەی کێڵگەیەکی فەڕەنسیە بۆ بەخێوکردنی بزن. ئەوان 550 سەر بزنیان هەیە. ئەمانە بزنی جۆری ئەلپین. لە ماوەی قۆناغی شیرداندا کە 10 مانگە لە ساڵێکدا هەر بزنێک 950 لیتر شیر بەرهەم دەهێنێ. بۆ هەر 1000 لیترێک شیر ئەوان 750 یۆرۆ، واتە نزیکەی 900 دۆلاریان دەست دەکەوێت. ساڵانە لا کۆی قازانجیان ئەوان دەبێت لە 140 بدەنە دەوڵەت. کلۆد بزنەکانی وروژاند کاتی خواردنی ئالیکە. ئالیکی ئەوان خوێ، کانزا و پرۆتینی تێدایە. جۆن کلۆد دەڵێت ئالیکەکە بێژگە لە سۆیا، شەکراوی قامیشی شەکر، توێکڵی گوڵەبە ڕۆژە، جۆ، گەنمەشامی نۆک و کاربۆناتی کالیسیۆمیشی تێدایە. هەوە دیت گیۆیەشین دۆێ گیۆی هشک بەسیشین پشتی هینگێ پرۆگرامێک علەفێکی هەی. ئەف علەفە مجموعەکە پرۆتینەوە تێدا، تەقسیمەکە علمیە زانستانەوە تێدا و هەوە دیت بزنەوەی هەر بزنێک 950 لترێتی شیری هەیڤۆت دەت. ئەvە باشە لترۆ شیریت فرۆشیتم بە 7 سنتیمە و زەڕایی بێت فەڕەنسا و کابراش دەرحەق دەردکەویت. بووی کوردێمە کوردستانی ئێمە ji derheq dernakevît û pêçêno bît biket. Çunkî bûy şêwîyê xelet e. Bizna verê ya 6 litre şîrî det, bizna Kurdistanê litreko şîrî nadet. Çunkî xwarin cih kafî nîne. Cih bes ew dane mirî ji bir sa. Heke neyê kamila protîn teratê danînin, yanî feqîr e. بۆ ئەوەی زانیاری زیاتر لەسەر پێکاتەی ئەو ئالیکە وەربگرین دەچینە دەڤەری ئەڤیرۆ لە باشووری ڕۆژ ئاوای فەڕەنسا. لەوێ کارگەیەکی بەرەمهێنانی ئالیک و تەواوکاری خۆراکی هەیە بەبێ مەوادی کیمیاییە و پێی دەڵێن ئالیپلۆس. بەرپرسی کۆمپانیاکە ناوی باسکال باغبیەیە، هاوڕێی زوبێرە. ئالیک و تەواوکاری خۆراکی ئاژەڵان کۆی تێکەڵەی خوێ و ڤیتامین و کانزاکانە. بۆ هەر گیانەوەر و پەلەوەرێک بە ڕێژەی جیاواز و بۆ مەبەستی جیاواز بەرهەمی دەهێنین. بۆ نمونە هەندێک بۆ شیر یان گۆش یان قەڵاوکردن، بۆ هەموو جۆرە ڕەشەڵاخ و مەروماڵات و پەلەوەریش. لەم کارگەیەدا زیاتر لە 300 جۆر و فۆرمەلەی خۆراکی ئالیک دروست دەکرێت. لە ڕێگەی زوبێر ماییەوە ئەم جۆرە علەفە ئێستا لە هەرێمی کوردستانیش بەرهەم دەهێنرێت و کارگەی تایبەت بەخۆی هەیە. هەر لە هەمان هەرێم دەچین بۆ گوندی لافۆریت. دیمەنی لە وەرگای سەوز و زەرد لە دوورەوە دیارە.
نیشانن بۆ ئەو بارانە زۆرەی کە لە زۆربەی وەرزەکانی ساڵ لێرە بەخوڕ دەبارێ. لێرە کێڵگەی بەخێوکردنی چێڵ هەیە بۆ مەبەستی دابینکردنی گۆشتی سوور. سامۆئیل میشۆ خاوەنی ئەم کێڵگەیە. لەگەڵ زوبێر خەریکی پرۆژەیەکن بۆ ئەوەی لەم جۆری مانگایانە بۆ هەرێمی کوردستان ببن. کێڵەکان جوان و سەرنجڕاکێشن، پێیان دەوترێ مانگای شارۆلێس. کەشێکی ئارام بە دڵی کێڵەکانە. ڕوبەرێکی تەواو هەیە بۆ ئەوەی ئەوان تێیدا هەڵسۆڕێن، بێن و بچن، بە کامی دڵی خۆیان جیا بخۆن. هەر کاتێک مەیلیان هەبوو تێر ئاو بخۆنەوە و لە ناو لیتەیەکی دڵخوازی ئەواندا خۆیان بگەوزێنن. ئەمە جیهانی خۆشی ڕەشە وڵاغەکانە. هەر کێرگەیەک ئەلیپلۆس بەکار بهێنێت قازانجێکی زۆر دەکات، چونکە پارە بە پرۆتین نادات. خۆراکێکی تازە و تەندروستێکی باش و گەشەیەکی زیاتر بۆ ئاژەڵەکان دابین دەکات. دوجار مانگایەکی قەڵە و پڕگۆشت و تەندروستمان دەست دەکەوێت. پاشماوەی ئاژەڵەکانیش وەکو پەین کەڵکی لێوەردەگیرێت بۆ بە پیتکردنی بەرهەمە کشت و کاڵەکان. لە هەمان هەرێمدا دەچین بۆ کێڵگەیەک تێدا مانگای شارۆلێس بەخێو دەکەن. کریستیان دوریس خاوەنی ئەم کێڵگەیەیە. فرۆشتنی ئاژەڵی بە وڵاتانی دەرەوە کردوەتە پیشە. de la société Europagri en France. Mon métier est ئاژەڵ بۆ هەموو وڵاتانی ئەوروپا، باکووری ئەفریقا و تورکیاش دەنێرم. هەزار ئاژەڵ لێرە پەروەردە دەکەین و ئامادەی ناردنەوەیان دەکەین. ساڵانە 15 تا 20,000 ئاژەڵ لێرە دەفرۆشین. چوینەتە یەکێک لە کێڵگەکانی هەرێمی سانێک دیۆ ڤالۆڤا کە 50 کیلۆمەتر لە شاری لیۆنەوە دوورە. کێڵگەیەکی ئاژەڵداری فەڕەنسی، ژینگەیەک بۆ پەروەردەکردنی چێڵ و گۆڵک بە مەبەستی بەرهەمهێنانی شیر. ئەم کێڵگەیە لەسەر ڕووبەری 1320 دۆنمە. لە ڕۆژێکدا 31 کیلۆ شیر بەرهەم دەهێنێ. 180 چێلی جۆری ئۆڵشتین و 70 گوێرەکەیان هەیە. دەوترێت جوتیار و ئاژەڵداری فەڕەنسی سوورن لەسەر ئەوەی بە شێوەیەکی نەریتی و کلاسیکی کاری کێڵگەکانیان بەڕێوە بەرن و ئاژەڵەکانیان بەخێو بکەن. دایڤد دۆپێغی لەم کێڵگە 1320 دۆنمیەدا کار دەکا. 5 کەسی دیکە هاوبەشی دایڤدن. دەبێت هەر یەک لەو گۆلکانە 12 مانگ لێرە بمێنێتەوە ئینجا دەتوانن شیر بدەن. لەو ماوەیەدا ڕۆژانە 2 جۆر ئالیک و خۆراکی تایبەتیان پێدرێ. دایڤد بەباشی کەڵک لە تەکنەلۆژیای نوێ وەردەگرێت بە کۆمپیوتەر چاودێری ئاژەڵەکانی دەکات. هەریەک لەم گوێرەکانە پاسپۆرتی تایبەت بەخۆیان هەیە کە هەموو زانیاریەکانی لەسەر دەنووسرێت و تا دوای ڕۆژی تەمەنی لەگەڵیە بێت. Là, je vais vous expliquer l'identification au niveau français. Donc voilà, donc quand un petit bout کاتێک گوێرەکەیەک دێتە ژیانەوە یەکەم جار گوێچکەی دەسمین و کۆد و ژمارەی لەسەر دادەنین. ئەو ژمارە دەنێرین بۆ ڕێکخراوێکی تایبەتی کە توخمی ئەو گوێرەکەی پێداوین.
پاش هەفتەیەکیش هەموو زانیاریەکی باوانی ئەو گوێرەکەیەمان بۆ دەنێرێتەوە. ئیتر ئەوە دەبێتە بەڵگەنامەیەک و وەک پاسپۆرتی ئەو گۆلکەی لێدێت. زیاد لە جارێک گوێبیستی ئەوە بووین کە پەروەردەکردنی جۆری مانگای ئۆبراک بۆ کەشوهەوای کوردستان لەبارە، چونکە بەرگەی سەرما و کەشی سەخت دەگرێت. پاتریک چێسڵ یەک لە هاوبەشەکانی زوبێرە و ئەویش چەندین جار سەردانی هەرێمی کوردستانی کردووە. ئەمانە لە جۆری ئۆبراکن، توخمی هەرێمی سنترالن کە بۆ کەشوهەوای هەرێمی کوردستان زۆر گونجاون، چونکە کەشوهەوایان نزیکی یەکن. دەشکرێت لەگەڵ توخمی مانگای خۆماڵی کوردستان تێکەڵ بکرێن. ئەوەش بە دوو شێوە دەکرێت، یا توخمی باشی مانگا بەرین بۆ ئەوێ، یا بە کوتانی دەستکرد بە تێکەڵکردنی مانگای ئۆبراک و توخمی چێڵەکانی کوردستان جۆرێک مانگای بەهێز و تەندروست و بەپیت بەرهەم بهێنین. دەچینە تاقیگەیەک هاوبەشێکی دیکەی زوبێر خانمێکە کە کۆمپانیاکەی ئەلیپلۆس بەرهەم دەهێنێت. سیسیلیان برۆزیۆ سەرۆکی کۆمپانیاکەیە کە لە باشووری فەڕەنسا هەڵکەوتووە. خۆشبەختانە یەک لەو لایەنانەی مامەڵەیان لەگەڵ دەکەین هەرێمی کوردستانە. ئەم مامەڵەیەش لە ڕێگەی کۆمپانیای لوشتیکە کە خاوەنەکەی زوبێرە. هەر لە ڕێگەی ئەوانەوە چوینەتە کوردستان و لە ڕێگەی کوردستانیشەوە بۆ هەموو عێراق و ناوچەکەش. هەر بۆیە هەرێمی کوردستان جێی بایەخی ئێمەیە، چونکە ئەوان بەباشی کەڵکیان لە بەرهەمەکانمان وەرگرتووە. زوبێر مای و هاوبەشەکانی کار بۆ ئەوە دەکەن کە کۆمپانیای زیاتر لەو بوارەدا بهێننە هەرێمی کوردستان. تیمی کوردستان 24 لە فەڕەنسا سەردانی یەکێک لەو کۆمپانیا دیارانەی فەڕەنسای کرد کە لە ڕێگەی زوبێرەوە لە هەرێمی کوردستان سەرمایه‌گوزاری دەست پێ کردووە و خۆی بە هاوبەشێکی گرنگی کوردستان دەزانێت. ئاڵای کوردستان لێرەیە، لە پاڵ ئاڵای فەڕەنسادا هەڵکراوە. ڕەنگ بێنیشانە بێت بۆ ئەو پەیوەندیە گەرمەی کۆمپانیاکە لەگەڵ هەرێمی کوردستان هەیەتی. پیر ئیتیانە لە پێشوازی زوبێردایە، ئەوان دەچنە ناو کۆبوونەوەکەیان. کە چووینە ژوورەوە کۆمپانیاکە بە شێوازی خۆی پێشوازی لە تیمی کەناڵی کوردستان 24ش کردبوو. لە تاقیگەکانی ئەم کۆمپانیایەدا ڕۆژانە لە ڕێگەی توێژینەوەی زانستیەوە چەندین چارەسەری نوێ بۆ ئەو گرفتانە دەدۆزرێتەوە کە لە کێڵگەکانی پەروەردەی پەلەوەر و ئاژەڵدا سەر هەڵەدەن. Fodé est une entreprise familiale et indépendante qui réalise 70% du chiffre d'affaires. بەرهەمەکانمان دەبنە هۆی کەمکردنەوەی ڕێژەی مردن و لە ناوچوونی ئاژەڵ و پەلەوەرەکان. هەروەها ڕێژەی بەکارهێنانی مادەی کیمیاییش کەم دەکەنەوە، چونکە کاریگەری خراپی بۆ گیانەوەر و گۆشت و شیر و تەندروستیان دەبێت. 2012 حتانی که امیر کردستانی و چندین تجربه يتكلين اليونيفرسيتا هوليري صلاح الدين تجربه كجالاكا زانستيا ريكوبيكو برهمكي باش وحتى وكود بين بزمانه سرمایه‌داری باخوین هر یورو کی تبکه برهمت فوددا 9 یورو قازانجا دیسان تجربه کادیل یونیورسیتا دهوکی یا کلی نتیجه همان شکل و گرک باشه. زوبێر بایەخ بە کاری خێرخوازی و هاریکاری پەناهەندەکان و پتەوکردنی دۆستایەتی کوردی فەڕەنسی شەدات. ساڵی 1997 لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی فەڕەنسیدا کۆمەڵەیەکی بە ناوی دۆستایەتی کوردی فەڕەنسی لە هەرێمی ئۆکسیتانی دامەزراندووە. سێڤرین کرۆزیل خەڵکی شاری ئەلبیە و سکرتێری گشتی کۆمەڵەکەیە. ئەرکێکی گرنگی دیکەی زوبێر تێکەڵبوونە لەگەڵ کۆمەڵگەی فەڕەنسی و چالاکیەکانیان. لێرە کەرنەڤاڵێکی هەفتانەی خەڵکی ئەلبی زوبێر و سێڤرین و جێگری شارەوانی ئەلبی کۆ دەکاتەوە. کۆمەڵەکە هەمیشە بۆ ڕووداوەکانی هەرێمی کوردستان وەڵامدانەوەی هەبووە.
لا ڕێگەی کۆڕ و سازکردنی سمینار و پانێل لایەنێکی دیکەی کاری کۆمەڵەکە ئەنجامدانی کاری خێرخوازی بووە بۆ هەموو ئەو کوردانەی کە بە هۆکاری نەخۆشیەوە هاتوونەتە فەڕەنسا. بەردەوام کاری خێرخوازیش درێژە پێدەدات. لە پاش ڕووداوەکانی 2014 کوردستانیش کۆمەڵی کوردی فەڕەنسی لە فەڕەنسا و لە هەرێمی کوردستانیش چەندین چالاکی ئەنجام داوە کە هەندێکیان بۆ گەیاندنی کۆمەک بووە بە ئاوارە و پەناهەندەی ناو کەمپەکان. از گەهشتمە فەڕەنسا گەل پێنج مناڵە کەڤر یێمەزان هەشتێ و هەشتێ ئەمفاڵە گەلمانە بوو. وەختی ئەس بریندار بووم هەشتێ و شەشێ ئەو دەیکۆمە برە دووکێ ئەس نەوەت و دوێ چوون پڕێکا مەدام میتیرانی دیسا کەڤەرمی ئینان دەبە. و کانی ئەوە ئەمرێ خودێ کری پەری ساڵێکی ساڵ نیوە شەهید مریب نەساخیەکە گران ئەو فێرێ خودێدا. فاتمە خان خێزانی زوبێر چاوی بە وێنەکانی کانی دەکەوێت و ئیتر فرمێسکەکانی ڕناوەستن. مردنی کانی هێشتا لەناو ئەم خێزانە کوردەی وڵاتی فەڕەنسا یادگاریەکە لە یەک کاتدا ئازربەخشە و هۆکاری هیوایەکی مەزنیشە. کانی دەویست بۆ کوردستان بگەڕێتەوە و خزمەتی نیشتیمانەکەی بکات. ئەم کارە هیوایەکی کراوە و لە بن نەهاتووە بۆ زوبێر و بۆ مناڵەکانی تریشی. گریانێک کە خەندە و بزەیەکی دایکانەش نایشارێتەوە. زوبێر خاوەنی پێنج منداڵە هەمویان لە فەڕەنسا خوێندنی زانکۆیان تەواو کردووە. دوانیان خاوەنی بڕوانامەی دکتۆران و دوانیان بڕوانامەی ماستەریان هەیە. ئەمانە بەیەکەوە ژیانێکیان دروست کردووە با پیت و بەرەکەت هەروەکو باخچەکەیان.